یاریە عەقڵیەکان گرنگترین و کاریگەرترین بوارن بۆ لایەنی قایلکردنی تاریک. خەڵکانێکی زۆر هەن کە بانگەشەی ئەوە دەکەن ڕۆژانە ئەم یاریە دەرونیانە ئەنجام دەدەن، بەڵام لە ڕاستیدا ئەم جۆرە یاریانە زۆر بەکەمی ئەنجام دەدرێت. چارەنووسی یاریە عەقڵیەکان ڕێک وەکو ئەو کەسانەیە کە سەرەڕای بانگەشەیان بۆ ناسین و پەیبردنی خەمۆکی کەچی بەردەوام بێتاقەت و غەمگینن. بەو جۆرە نییە کە هەموو چالاکیە دەروونناسیەکان بۆ ئامانجی شەیتانی بەرنامەڕێژی کرابن. نمونەیەکی سادە بۆ ئەم کۆمەڵەیە ئامادەکردنی سوپرایزێکە بۆ لەدایکبوونی کەسێک کە لەو بۆنەیەدا هەموو هاوڕێکانی کە لە ڕاستیدا هەیەجانێکی زۆریان هەیە و خۆشحاڵن و دەبێت دەست بۆ یاریەکی مێشکی برن و بە شێوەیەک هەڵسوکەوتی لەگەڵدا دەکەن کە دڵنیا ببنەوە لەوەی ئەو کەسەی کە ڕۆژی لەدایکبوونیەتی ئاگاداری ڕووداوەکە نەبووە. ئەمە هەڵبژاردنێکی سادە و بەسوودە، چونکە ئەم دەستپێشخەریە کاریگەری نەرێنی ناکاتە سەر هیچ لایەنێک. بەڵام کاتێک لە ڕوانگەی دەستکاری شەڕانگێزانە و گەندەڵانەوە سەیری ئەم جۆرە یاریە مێشکیانە دەکەیت، بیرکردنەوەت بەرەو بەشە تاریکترەکانی خواستە دەرونیەکانی کەسەکە دەڕوات. پسپۆڕەکان لە سەرتاسەری جیهانەوە کە خەریکی خستنەڕووی ڕەوشە چارەسەرە دەرونیەکانن و کار لەسەر سەلامەتی کەسەکان و هێزی دەرونیان دەکەن، هەنگاوێکیان هەڵناوە بە ئاڕاستەی هۆشیاری بەشێک لە خەڵکی لەبارەی ئەم ڕەوشەوە. دەتوانرێت بانگەشەی ئەوە بکرێت کە لەناو هەموو ڕەوشەکانی دەروونناسی تاریک یاریە مێشکیەکان لە هەموویان ترسناکتر و زیانگەیەنەرترن. کەسەکان تەنها لەبەر زیاتر خۆشی و مەشغوڵبوون دەست بۆ ئەم جۆرە یاریانە دەبەن، لە کاتێکدا هیچ هیوایەکیان نییە بۆ بەدەستهێنانی ئەنجامێکی تایبەتی لە ئەنجامی جێبەجێکردنی ئەو کردارە. زۆر جار کەسانی کۆنتڕۆڵکەر ناتوانن خواستەکانی کەسی قوربانی دیاری بکەن. کەسی کۆنتڕۆڵکەر لەوانەیە بە ئەنجامی یاری فێڵبازانە درێژە بە مێشکی قوربانیەکەی بدات و هەر ئەم کارەش هانی دەدات بۆ شاردنەوەی کەسایەتی ڕاستەقینەی و ئامانجە سەرەکیەکەی. بەهۆی ئەو ڕەوشە بەدبینیانەی کە بۆ قوربانیەکە هەیەتی و دەرئەنجامی ئەم پرسەش بە گشتی زیانە، چونکە دیاریکردنی زۆر دژوارە و جێبەجێکردنەکەشی بە توندی زیان پێگەیەنەر و کێشەدارە. ئینکاریکردنی واقع. ئەم تەکنیکە لە قۆناغی یەکەم کاریگەری لەسەر مێشکی قوربانی هەیە، نەک هەستەکانی. هەر بۆی هەستەکانی قوربانی بە شێوەیەک لە شێوەکان کاریگەر دەبێت. یەکێک لەو بێتاقەتی و نیگەرانیانەی هەر مرۆڤێک کە بە شێوەیەکی سروشتی و بە درێژایی تەمەنی دەست و پەنجەی لەگەڵدا نەرم دەکات، نیگەرانی و ترسێتی لە تەندروستی و لە ساغبوونی. بەڵام ئەگەر ئەم نیگەرانیە لە ڕادەی ئاسایی خۆی زیاتر بڕوات، ئەو کاتە نیگەرانیەکە خۆی دەبێتە هۆکارێک بۆ لەناوبردنی تەندروستیەکەی. ئێستا بیر بکەرەوە کە ئەگەر ئەم جۆرە بیرکردنەوە شێتانەیە بە شێوەی کاتی یان بەردەوام ببێتە دەزمایەی کەسێک کە ئامانجی دەستکاری عەقڵی بێت، دەتوانێت چ کاریگەریەکی وێرانکەر بەجێ بهێڵێت. دەتوانرێت بوترێت کە بەرەبەرە بەردەوامبوونی هەندێک لە پرسەکان یەکێکە لە بنەما سەرەکیەکانی پاساوی ڕەتکردنەوەی حەقیقەت. ئەگەر کۆنتڕۆڵکەرێک سەرنج بخاتە سەر سەلامەتی کەسێک و بیەوێت زیانێکی پێبگەیەنێت، بە ئەگەرێکی زۆر لەوانەیە ئەو کەسە تێبگات لەو مەسەلەیە، بەڵام کۆنتڕۆڵکەرەکە ئاگاداری ئەم مەسەلەیە و هەوڵ دەدات بە وردیەکی زۆرترەوە خەریکی ئەو بابەتە هەستیارە بێت. ئەم کارەش زۆربەی کات کاریگەر دەبێت، چونکە کۆنتڕۆڵکەرەکان حەز دەکەن تەندروستی قوربانیەکەیان ورد بکەن و تاک و ڕادەیەکی زۆر کەمی بکەنەوە.
بە شێوەیەک کە ئیدی کەسی قوربانی توانای بڕیاردانی ڕاست و چاودێری تەواوەتی نەبێت بەسەر تەندروستی خۆیەوە. کەمبوونەوەی سەلامەتی کەسی قوربانی بەهۆی ڕەوشێکی دڵنیاییەوە دروست دەبێت کە بێگومان بە سەرکەوتووی کۆتایی دێت. سەرەتا کەسی قوربانی بەرەبەرە باوەڕ بەخۆبوون و تەندروستی کارکردنی مێشکی بە ڕادەیەکی زۆر کەم دەخاتە ژێر پرسیارەوە. کۆنتڕۆڵکەرەکان ئەم کارەیان بەهۆی دروستکردنی سیناریۆیەک کە لە مێشکی کەسی قوربانیدایە ئەنجام دەدەن کە بەهۆی ئەو کارەوە دەبێتە هۆی ئەوەی کە کەسی قوربانی گومان بکات لە کردار و هەڵسوکەوتەکانی و تەنانەت تووشی گومانیش دەبێت بەرامبەر بڕیارە ئاساییەکانی. ئەگەر ئەوە پیلان و نەخشەی کەسێکی کۆنتڕۆڵکەر بێت، دوای ئەم قۆناغە کۆنتڕۆڵکەر تێڕوانین و بیرکردنەوەکانی خۆی پێشنیار دەکات بۆ کەسی قوربانی. بێگومان لەو حاڵەتەشدا لە دیدی کەسی قوربانیەوە باشترین و باوەڕپێکراوترین تێڕوانینی گونجاوە. ئەم کەمبوونەوە بچووکەی باوەڕ بەخۆبوونەی کەسێک سەبارەت بە بڕیارەکانی خۆی لە درێژمەودادا دەبێتە هۆی ئەوەی کە ئامانجی کەسی کۆنتڕۆڵکەر پەیڕەوی بکات و ببێتە شوێن کەوتووە گوێڕایەڵەکەی. ئەم کردارە بەگشتی بۆ کەمبوونەوەی باوەڕ بەخۆبوونی کەسی قوربانیە بە تواناییەکانی لە دیاریکردن و بوونی کار و کاردانەوەی ڕاستی لە کات و شوێنە سادەکاندا. لەلایەکی دیکەوە بە کەمبوونەوەی باوەڕ بەخۆبوون لە ناو قوربانیدا ئەو باوەڕ بەخۆبوونە دەگوازرێتەوە بۆ کەسی کۆنتڕۆڵکەر. لێرەدا گرنگترین خاڵ کە دەبێت لە بیرمان بێت ئەوەیە بەگشتی ئیرادەی قوربانی هەرگیز ئامانجی سەرەکی کەسی کۆنتڕۆڵکەر نییە، چونکە هەمیشە خۆی کەمێک بە بەهێزتر لەوانی دیکە دەزانێت بۆ کۆنتڕۆڵی ئیرادەیان لە هەر کاتێکدا کە بیەوێت بیکات بەکاری دەهێنێت. ئێستا بەو دیدگایەوە کۆنتڕۆڵکەر ئامادەگی و وابەستەبوونی دەرونی تەواوەتی کەسێکی قوربانی بۆ کەسێکی دیکە دادەڕێژێت. وەرزی پێنجەم، 5 ڕێگای پێشکەوتووی قایلکردن لە دەروونناسی تاریک.